سڵاوتان لێبێ یەکێ لەو کێشە تەندروستیانەی کە تووشی پیاوانە بێت ئەویش بریتیە لە لاوازی سێکسی واتە ئەو کەسە ناتوانێت کاری سەرجەیی بە شێوەیەکی تەندروست ئەنجام بدات. هۆکاری زۆری هەیە بەڵام هەندێک لەو هۆکارانە بە ڕێگەی تەندروستی و دەرمان چارەسەرە بێت. هەندێکی تریان بەو ڕێگایانە چارەسەر نابێ. ئێمە ناچارە بین پەنابەرین بۆ ئەنجامدانی نەشتەرگەری. ئەویش بریتیە لە چاندنی ئامێرێک لە چووکی ئەو پیاوەدا بۆ ئەوەی کە بتوانێت بە شێوەیەکی تەندروست ئەو کارە ئەنجام بدات. ئەم نەشتەرگەریە ماوەیەکی زۆرە لە جیهاندا ئەنجام مەدرێت بە خۆشبەختانە ئێمە لە تاوەری تەندروستی سمارت هەنگاوی باشمان ناوە بۆ ئەوەی کە دەست بکەین بە ئەنجامدانی ئەو جۆرە نەشتەرگەریانە کە بە دوو شێوەی سەرەکی یەکرێ. یەکێکیان پێڵێن ئامێری نەرم واتە چاندنی دەعامەی نەرم کە ئەو کەسە خۆی ئەتوانێت بیجوڵێنێت و جۆری دووەمیان ئەوەیە کە پێڵێن هایدرۆلیکی واتە لە ڕێگەی پەمپێکەوە ئەو کەسە ئەتوانێت ئەو جیهازە چالاک بکات و کاری سەرجەیی ئەنجام بدات بەبێ کێشە بە هیوای تەندروستی بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.